بەپێی چەند بەڵگەنامەیەکی فەرمی کە ماڵپەری کوردستان تایمز بڵاوی کردوێتەوە، مەسرور بارزانی دوای دەست بەکاربوونی پلەی چەندین کەسی بۆ وەزیر و بریکاری وەزیر و ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی بەرز کردوێتەوە. لا بەڵگەنامە فەرمیەکاندا هاتووە بەواژۆی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت 1 کەس پلەکەی بۆ وەزیر، 2 کەس بۆ بریکاری وەزیر، 7 کەس بۆ ڕاوێژکار، 1 کەس بۆ پلەی بەڕێوەبەری گشتی پلەکانیان بەرز کراونەتەوە. لەبارەی فەرمانی سەرۆکی حکوومەت بۆ پلە بەرزکردنەوەی چەندین فەرمانبەر، ماڵپەڕی کوردستان تایمز دەڵێت دوای پەسەندکردنی یاسای چاکسازی، مەسرور بارزانی با نادادپەروەرانە و دژ بە یاسا و پلانەکانی چاکسازی چەندین کەسی نزیکی خۆی بە پۆستی وەزیر، بریکاری وەزیر، ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی بە نووسراوی نهێنی دامەزراندووە. هەروەها بە پێی زانیاریەکانی درە و میدیاش بە فەرمانی مەسرور بارزانی 4 کەس لە تیمی قوبات تاڵەبانی پلەکەیان بەرز کراوەتەوە، 1 کەس بۆ بریکاری وەزیر و 3 کەسیش وەک ڕاوێژکار. لای خۆشیەوە دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و باز لەوە دەکات لا کابینەی نۆیەم دامەزراندن لەو پۆستە باڵایەنەدا بە ڕێژەیەکی بەرچاو کەم بۆتەوە و لە کەمترین ئازدایە و تەنیا لە کاتی پێویستیدا فەرمانبەر دادەمەزرێت. لە ڕوونکردنەوەکەدا ئەوەش هاتووە ئەو نووسراوانەی بڵاو کراونەتەوە هەموویان یاسایین و هیچ سەرپێچیەکی یاساییان تێدا نییە. سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئاماژە بەوەش دەکات بە پێی پەیڕەوی ئەنجومەنی وەزیران هەر یەک لە سەرۆک و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە پێی پێویست بۆیان هەیە چەند ڕاوێژکارێک دابمەزرێنن بۆ ڕایکردنی کارەکانیان. لە بەرزکردنەوەی چەند فەرمانبەرێک لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە کاتێکدایە با پاساوی قەیرانی داراییەوە لە ساڵی 2016ەوە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ڕاوەستاوە.